بەرەو یادی هەفتەی شوبات دەچین. ئایا کاریگەریەکانی هەفتەی شوبات لە سەر پایتەختی هەرێمی کوردستان چی بوو؟ یەک حالەت نیشان بدەن لە خۆپیشاندانێک بەهێزی چەک وەڵامی خۆپیشاندەر درابێتەوە خەڵکی تێدا شەهید کرابێتەوە. ناو خۆپیشاندانەکان لە ئەندام پەرلەمان درا و خینی لە جەستەی هەندرا و سنوور لەسەر کۆمەڵە خەڵک قەدەغە کرا لە شاری هەولێر کەنێنە ناو شاری هەولێر. ئەو ڕایە حسابی لەبۆ دەکرێت، ئەو ڕایە دەخوێندرێتەوە، ئەو ڕایە بەشداری پێ دەکرێت. بڵێ هەولێر ئازادی تێدانێت زۆر بێئینسافیە دەیکرێت. دەستەی ماکرۆ بازەوە دەکات 3 ساڵە لێکۆڵیەوە لەگەڵ نەکرایە، یعنی جارێ بە هیچ مادە لێکۆڵیەوە لەگەڵ نەکرایە بە پێی قانون. ئایا ئەوە خواستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەولێری پایتەخت بوو کە خۆپیشاندانی پێچەوانی تێداکریان دەسەڵات ڕێگای نەدا. بەڵام کەسێک لە دەستگایەکی ئەمنی ئیش دەکاتێت مەسەلەیەکی ئەمنیە بەس من بڕات. بەرنامەی گفتوگۆی پایتەخت شەممە کاتژمێر 9:05